فیلمی ئەزمون لە دەرهێنانی شەوکەت ئەمین کورکی لە یانەی فیلم لە شاری بەغداد نمایشکرا. فیلمی ئەزمون چەندین خەڵاتی سینەمایی پێبەخشراوە. فیلمەکە بۆ یەکەمین جار لە فێستیڤاڵی نێودەوڵەتی کارلۆ ڤیڤاری نمایشکرا و خەڵاتی ڤی برشی فێستیڤاڵەکەی لەلایەن کۆمەڵی ڕەخنەگرانی نێودەوڵەتی سینەماوە پێبەخشرا. فیلمی ئەزمون باز لە کچێکی گەنج دەکا بە ناوی ڕۆژین کە ئایندەی خۆی لە تاقیکردنەوەی کۆتایی بۆ چوونە زانکۆ دەبینێتەوە و لەلایەن خوشکە گەورەکەیەوە شیلان پشتیوانی لێ دەکرێت کە ئەویش لە ژیانی هاوسەریدا بەختەوەر نییە و نایەوێت خوشکەکەشی هەمان چارە نووسێ بێ. دەرهێنەر شەوکەت ئەمین کورکی هونەرمەند شوان عاتوف کە کارکتەری سەرەکی لە فیلمەکەدا بەردەستە کردووە ئامادەی نمایشەکە بوون و سەبارەت بە فیلمەکە لەگەڵ ئامادەبوواندا دوان. فیلمی سینەمایی ئەزمون بەرهەمێکی کوردیە و دەرخەری ڕاستیەکی ئێستای کۆمەلگایە. واقعی ڕێگایەکی سەخت و دژواری بەرجەستە کردووە لە پێناو گەیشتن بە ئامانجێکی زانستی. دوایین وێستگەی نمایشکردنی فیلمی ئەزمون شاری بەغداد بوو کە پێشوازیەکی گەرمی لێکرا. ئەیکوا ڕۆژین بۆ دیارنێ ڕۆژین امتحانی هەیە. ئەمان هاتوون ڕۆژین ببینن. بۆ بیبینن پێت نەوت امتحانی هەیە. ئەمە چیە؟ ئەمە زۆر کەمە. ئەوی تری دوای بوتن. الامتحان الحقيقي هو هذا الابتلاء. ئەم فیلمە گەورەترە لە تاقیکردنەوەیەک. ئەوە تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەیە کە هەموو خێزانێک بەهۆیەوە دەناڵێنێت. مەمە بەستم نەبوو فیلمێک لە سەر تاقیکردنەوەی خوێنکارێک بێت. بەڵکو تاقیکردنەوەی زۆر لەوە گەورەتر هەیە، وەکو تاقیکردنەوەی پرۆسی هاوسەرگیری، تاقیکردنەوەی نێوان ژن و مێرد. چیرۆکی فیلمی سینەمایی ئەزمون لە واقعی کۆمەلگای کوردی و عراقیەوە سەری گرتووە و لە شاری سلێمانی و قەزای دوکان وێنەی گیراوە. ماوەی 3 ساڵە فیلمەکە بەرهەم هێنراوە و لە زۆرێک لە وڵاتانی ئاسیایی و ئەوروپی و ئەفریقیش نمایشکراوە. چیرۆکەکەی لەسەر ئەزمونە، لەسەر ئەزمونەکانی قوتابیانی پۆلی 12 و ئەو سترێسەی کە عایلەکان بنەماڵەکان قوتابیان هەیانە زۆر لە هەموو شوێنێکی کە نمایشکرا وەکو یەک سەیری فیلمەکەی کرد. دەرهێنەرە وەک کەسێک کە لە بابڵێن لە هاوشێشەوەی کە کەسێک کەشفی حقیقەتەکە هەموو کێشانە گرنگ. کێشەی فیلمی یەکزام کێشەیەکی گرنگە لە دنیاە و لەم هەناوچەیە مەسەلەی بەکارهێنانی پلوتوس لەناو سیستمی پەروەردەیە و قۆپیەکردن بە جزیە و دروستبوونی مافیا لەوبارەی و کێشەیەکی گەورەی کێشەی گرنگە. فیلمی سینەمایی ئەزمونێکی نوێ لە کاری پێکەوەیی کە هەردوو وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و عێراق پاڵپشتیان کردووە و چاوەڕوان دەکرێت بۆ داهاتوو چەندین کاری سینەمایی بە هاوبەشی بەرهەم بهێنرێت. صار اكو ترابط عن السينما نفهم نقدر نتناقش. لە ئێستادا تێگەشتنی تەواو لە نێوان ئێمە و سینەماکاری کورد هەیە. هەماهەنگ و هاوکارین و لە نێوان خۆمان بیر و ڕاکان دەگۆڕینەوە. بێگومان بۆ داهاتوو کاری هاوبەشمان دەبێت لە ڕووی نمایشکردنی فیلمەکان لە بەغداد و سلێمانی و شارەکانی تر. بأفلام مستقبلية تصير أحداثها ما بين أحداث عن بغداد مثلا أو السليمانية أو محافظة ثانية. هذا أول فيلم عراقي يكون إنتاج مشترك بين بغداد وكردستان. ئەمە یەکەم فیلمی عراقیە کە باوبەشی لە نێوان هەرێم و بەغداد بەرهەم هێنراوە. بە هیوام ئەم لێکتێگەشتنەی نێوانمان بەردەوامی هەبێت. من بەردەوام گلەی ئەوم کردووە کە ڕۆشنبیرانی هەرێم و بەغداد نەیانتوانیوە پردی پەیوەندی لە نێوان هەردوولا دروست بکەن. الكردية والثقافة العربية. زیاتر لە 1 ملیۆن دلار بڕی تێچووی فیلمی سینەمایی ئەزمونە کە بە ماوەی 3 ساڵ بەرهەم هێنرا. تا ئێستاش لە 60 وڵات زیاتر نمایش کراوە. لەسەر ئاستی ڤیستیڤالە جیهانەکانیشدا چەندین خەڵاتی جۆرا و جۆری بەدەستێناوە. ئەگەر نەچێتە زانکۆ بەشوو بکە. هەموو شتێک بەشوو بکە. بڕۆ زانکۆ. من دڵنیام ئەمە یارمەتی بۆ زینە بسیت ئەیا لەوانەیە تۆ بژ ئەگەدا بەفشیکە. ئەمیشە زۆر زەحمەتە من ناتوانم بیکەم. سەرکە! ئەلوشیلە بلوتوسەکەم ئیش ناکات. هاتون تۆ ئافرەتی کەس شکت پێ نابە. ئەو ئاخر جارە. ڕەنگە فیلمی سینەمایی ئەزمون ببێتە خاڵی دەستپێک لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و بەغدا بۆ گۆڕینەوەی بیرروڕا و نمایشکردنی بەرهەمە سینەمایەکانە لە شارە جیاجیەکاندا کە ئەمەش شارەگای پتەوکردنی پەیوەندی نێوان پێکاتەکان و ئاشنابوونە بە کەلتوری یەکتر.
محمد عبد الرحمن كرساد نيوز باغدا.